سەرەڕای ناردنی لیستی موچە ستاندەر مەترسی دواکەوتنی موچەیان مانگا ئاشکرا دەکات. بە پێی بەدواداچوونی ستاندەر زۆرینەی حاڵەتەکانی خۆکوژی سیاسی و بەرپرسان لە هەولێر بووە. لا ڕێکەوتنە 10 ساڵیەکەی نێوان وەزارەتی پێشمەرگە و هاوپەیمانان 2 ساڵ ماوە هۆشداریەکی ژاراستەی بەرپرسانی هەرێم دەکرێت. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ وەزارەتی دارایی بە فەرمی ڕایگەیاند لیستی موچەی مانگی 6 فەرمانبەرانی مەدەنی و سەربازی بۆ بەغدا ناردووە، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر بەئەگەری زۆرەوە موچەی ئەم مانگە تووشی کێشە دەبێتەوە بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا لەسەر بابەتی تەوتین نەگەیشتووە بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا. هاوکات لیستی موچەی هێزەمنیەکانیشی بەو شێوەیە نەناردووە کە بەغدا داوای کردووە، ئەمە جگە لەوەی 50% داهاتی ناوەخۆشی ڕادەست نەکردووە. ئەگەرچی حکوومەتی هەرێم بەنیازە 85 ملیار بۆ ئەم چەند مانگی ڕابردوو بنێرێت، بەڵام بەغدا داوای نیوەی سەرجەم داهاتی نانەوتی دەکات کە بە 350 ملیار دینار دەخەمڵێندرێت. بە گوێرەی بەدواداچوونی تیمی میدیایی ستاندەر لە چەند ساڵی ڕابردوو زۆرینەی ئەو کەسانەی کەوا خۆیان گوشتووە و کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر و لە سنووری زۆنی زەرد بووە. دوایین حاڵەت کە دوێنێ لە شاری هەولێر لیوە موحسین محەممەد بووە کە بە گوێرەی ڕاگەندراوی پۆلیس ناوبرا و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیان گومانیان لە زانیاریەکان هەیە ئەو پێی ناوبرا و لە فەیسبووکەکەی بەردەوام ڕخنەی لە بارودۆخی ئێستا و دۆخی ژیانی خەڵکو و دامەزراوەکان گرتووە. دوێنێ هەینی هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی داعش ئاشکرا کرد بە گوێرەی یادداشتنامەیەکی لێک تێگەیشتن کە ساڵی 2016ەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە واژوو کراوە بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام دەبێت هاوپەیمانیەکە زیاتر لە 1 ملیار دۆلاری بۆ پرچەکردنی و مەشقکردن و هاوکاری لۆجستی و دارایی بۆ پێشمەرگە تەرخان کردووە. هەر بە پێی ڕاگەندراوەکە هاوپەیمانان داوا دەکەن حکوومەتی هەرێم و دەسەڵات پابەند بن بە یەخستنی هێزەکانی پێشمەرگە لەو 2 ساڵەی لەبەردەست ماوە. جێی باسا بەشێک لە دێران پێیان وایە پارتی و یەکێتی ناسنە ژێرباری ئەو داواکاریانەی هاوپەیمانان و دەست لە بە حیزبیکردنی پێشمەرگە هەڵناگرن. ستاندەر نویسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.